سنتەری تیشک سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان تاکە سنتەرە لە سنوورەکەدا و ئەم سنتەرە تاکە سنتەرەکەوە هەردوو ئامێری MRI سیتیسکانی تایە و دەستگای حکومی و بەشەکانمان پێکاتەوە لە 5-6 بەشی طبی لێرەیە ناوچەکانی خانەقین و جەلەولا و هەروەها دۆزخورمات و کفری و کەلار خۆی کە ناوەندی گەرمیانە لەگەڵ هەموو ناحیەکانە ڕۆژانە نەخۆشێکی زۆر ڕوومان لێ ئەکات زیاتر لە 200 کەس ڕوومان لێ ئەکات و ئەم بەشەی کە ئێستا ئێمەتیان بەشی سیتیسکانە زیاتر لە 2 هەفتەیە ئیش ناکات بەهۆی نەمانی دەرمان و فلیمەوە جگە لەم سیتیا 2 بەشی تریشمانی وەکو MRI فلۆرۆسکۆپیەکە هەر بە تەواوەتی ئەویش داخراوە چونکە دەرمانمان نییە و ئەشعەی MRI-یەکەمانەیە ئەوە بە تەنها ئەشعاگرین چونکە ئەویش دەرمانی نەماوە و شتێکی تریشەیە پێم خۆشە ئاماژەی پێ بکەم هەردوو ئەم ئامێری سیتیسکان و MRI-یە سیانەکەیان تەواو بووە سازدانەی تەواو بووە کە سیتیسکانەکە زیاتر لە 4 ساڵە سیانەی تەواو بوو بە عەلاقاتی خۆمان و بە تەلەفۆنات لەگەڵ کۆمپانیاکە یانێنین ئیشمان بۆ بکەن و MRI-یەکە زیاتر لە ساڵێکە ئەویش سیانەی تەواو بووە و کێشە و گرفتەکان زۆرە لەم سنتەرەیە هەموو پێداویستەکانمان بە تەواوەتی کەمی کردووە حتا جلوبەرگ عەلاقە کە ئەشعەکەی دیەکەی ئەوانەمان نییە و ئێمە ڕوبەڕووی گرفتێکی زۆر بووینەتەوە. ئەجا ئێمە لە مانگی چوارەوە هەتاوەکو ئێستا زیاتر لە 18,625,000 قەرزارین و ئەمە ژوای کردووە کەوا کۆمپانیاکان و دوکانەکان لە دەرەوە لە بازاڕێکمان پێ نەفرۆشن بە قەرز و چەکمانەیە لە بانقا سرف ناکرێت و گرفتەکان بە شێوەیەکە کە بەڕاستی ڕۆژ لە ڕۆژ خراپتر ئەبێت و ئەگەروا بڕوا ئەمیش تەسەوڕەکەم 20 ڕۆژتر هەمووی یعنی تر تەواو بەشەکانی تر کە سوانەر و ئەشعەی عادیە ئەوانەش دابخرێت. لەم بەشەی سیتیسکان ئەشعەیەک 15,000 تەکلیفەکە بەڵام ئەگەر لەوەن بێ 20,000 لە دەرەوە لە خەستەخانەیەکی هەری زیاتر لە 100,000 و ئەگەر ئەشعەیەکی MRI واتە تشکی تەنووری لە لای ئێمە 20,000 ڕۆژانە لە دەرەوە 130,000 تەکلیفەکە فلۆرۆسکۆپیەکە کە خۆی بێنێتە بڵێن ئایڤیۆکە کە بۆ گورچیلەکان ئەوانەیە بە 30,000 لای ئێمە بەڵام لە دەرەوە زیاتر لە 70,000-80,000 دینار. ئێمە نووسراومانە ڕاستی سرەوە کردووە تەندروستی گەرمیانش ئەڵێ ئێمە زیاتر لە 3 ملیار دینار قەرزارین چەکیانەیە و پاریان وەرنەگرتووە و گرفتی ئەوانەیە کە لە بانکەکانی ئەم سنوورەیە پارە نییە بەڵام کێشەکان نازانم ینی ڕۆژ لە ڕۆژتێ زیاتر ئەبێ و هەمووشی ڕوە کاتە خەستەخانەی ئاهلی و لەم شارەیە زیاتر لە 5-6 خەستەخانەی ئاهلیتیایە و پێمان وایە دەستێکەکەی لە پشتی ئەمانەوە و دەستێکەکەی بۆ لاوازکردنی کەرتی حکومی ئەگینا تۆ معقول نییە لێرانە ئەشعەیەک بە 30,000 لە دەرەوە 70,000-80,000 ئەکەوێت تەواو بە دەستێک وەڵا هیچ چارەسەرەکە بەڕاستی لە ئاستی سەرەوەیە لە ئاستی ئەو دوو پارتە دەسەڵاتدارەیە ئەبێ ئەوان بەڕاستی خۆیان یەکلاییکەنەوە لە پێناو ململانەی سیاسی خۆیانە خەڵک نەبێتە قوربانی چونکە ئەم سنوورەی ئێمە پاش ماوەی ئەنفال و شەهید و خەڵکێکی هەژار و بەشروطی تایە چونکە ئێمە ڕۆژانە ئەشعەیەکی عادی 1000 دینار لە دەرەوە 15,000 دینارە خەڵکەکە 1000 دیناری پێ نییە سۆنەری 1500 دینار لای ئێمە لە دەرەوە 15,000 دینارە خەڵک ئەم 1500 دیناری پێ نییە ئێمە لە ناو معاناتەکەیان ڕۆژانە دەیان مناڵی هەتی و کچی شەهید و مناڵی شەهید و ئەوانە ڕوو ئەکاتە ئەم سنتەرە پارەی پێ نییە ئێمە نازانین ئێمە زۆر لە وەزعێکی زۆر خراپین بەڵێ ئەو ئەندام پەرلەمانانە لەگەڵ کۆمەڵی خێرخواز لە ڕێگەی ڕۆژنامەنووسێکەوە بڕی پێش بێ 100,000 داوای ئێمە بۆ فیلمیان هێنا ینی پارەکان نەداوای ئێمە فیلم و پێداویستەکانیان بۆ ئێمە هێنا تقریبا مایەک و 20 ڕۆژ ئێمە بەردەوامیاندا بم ئیشکردانەمان لە سنتەرەکەیە بەڵام داهاتی ئەو پێش بێ 100,000 گەڕانمانەوە بۆ حکومەت کە زیاتر لە 10 ملیۆن دینار بوو ئەی داهاتەکەی ئەو پێداویستیانەیە کە ئەوان دابیناکەی گەڕانمانەوە بۆ حکومەت و ئەو هەوڵەشی کە ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزاندان دەستیان خۆش بێ هەوڵی خۆیان داوە بەڵام هەتاوکو ئێستا هیچ نەتیجەیەکی نییە.